کۆنفرانسی بەرەنگاربوونەوەی مادەوەشبەرەکان لە قەڵاتزێ بەڕێوەچوو لە سێ پانێڵدا باز لە هۆکارەکانی تەشەنەسەندن و بەکارهێنانی و بازرگانیکردن بە مادەوەشبەرەکانەوە کرا. بەشداربووانی کۆنفرانسەکە پێیان وایە ڕێگری حیزبی لە بەردەم هێزە ئەمنیەکاندا هەیە بۆیە نەتوانراوە ئەو دیاردەیە کۆنتڕۆڵ بکرێت. ئەو کەسانەی کە یاخود بڵین بازرگانی یەکەن بم مادانەوە یاخود ئەوانەی کە سەرچاوی سەرچەکانم پێم وایە لەوانەیە دەستیشان لە پشت بێکە یاخود لە شوێنی باڵا بن لەوانەیە ئاسایش نەتوانێت دەستی پێ بگات. دیارە ماوەیەکە مەترسی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە دەڤەری بتوێن پشتەر زیادی کردووە بۆ هەستکردن لەسەر ئەو ماترسیانە. ئێمە وەکو سەنتەری پەرپێدانی لاوان هەفتەی پێشووتە بە ئامادەبوونی جیهەتی ئەمنی و حکومی وە کەسی شارەزاد دیبێتێکمان ساز کرد لە دیبێتێکەدا بە ڕاستی بابەتی مەترسی دار خرانە ڕوو کە لەوانە بازرگانیکردن بووە ڕابەکارهێنان بووە بە مادەی هۆشبەرەوە ئەوەی سەرنج و تێڕامان بوو ئەو بوو هەر لەو دیبێتێدا باس لەو کراکە ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لەلایەن گەنجان و لاوانەوە بە لە 150 زیادی. ئەم ناوچێ بەڕاستی بازرگانیکردن و بەکارهێنان تێدا بەرفراوان بووە وە کاریگەری کردوتە سەرتاکی کۆمەڵگا وڵاتەکەمان لەم کات و سات و وەختەدا کە هەم شەڕی داعشەیە هەم کۆمەڵە قەیران لە وڵاتەدا ئەم قەیرانەشەیە هاتوۆتە سەر گەنج و لاوەکانمان گیرۆ دەبوون. بەداخەوە هیوادارین کە دامودەستگاکان و لایەنە ئەمنیەت جیهەتە ئەمنیەکان بێنە سەرخەت بۆ ڕوبەڕووبوون و ئەم دیاردەیە. بەڕێوەبەری نهێشتنی مادەهۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی دەڵێت بازرگانەکان لە ساڵی 2017دا تەکنیکی بازرگانیکردنیان گۆڕیوە و پێویستە هێزانیەکانیش وریاتر و بە تەکنیکی تازەوە ڕوبەڕوویان بوەستنەوە. ناڵێن دیارن چاک خەڵکێک دیار بێ بە بەڵگەوە بگیرێ لای ئێمە هیچ شتێک وەک مادەهۆشبەرەکان نییە. مادەهۆشبەرەکان تۆ بەڵگەتە بێت بە بەڵگەوە نەبێ ئەو مادەی پێ نەبێت سا کەسی بەکارێنەر بۆ دەستگیر دەکرێت پێیەتی ئەیخوات لە باخەڵیەتیان لە کاتی خواردناچی دوایی فاسیشی بۆگرێت کە خواردوێتی و لە لەشایەتی بازرگانی ژەبێت تۆ بەبارەکەەوە بیگری بەدەستیەوە بێت یان لە کەمینێکا بگیرە بۆ ناگیرن لە هەچ پۆستێکا ئەگیرن کە بازرگانی مادەهۆشبەرەکانەوە بکەن. لەوانەیە بازرگانە بێت تەکتیکی تازە بەکاربێن مش تەکتیکانی خۆمانمان گۆڕیوە و خەڵکی ژوشارەکەنی وشاکردنەوەی خەڵک لە مەترسی ئەو مادانە لە سەروێ شتێکەوە چووکە کە خەڵک وشاری هەبوو نزیک نابێتەوە لە جۆرە مادانە. قەزای پشدەر لەو ناوچانەیە زۆرترین مادەی هۆشبەری لێوە دێتە ناو هەرێمی کوردستانەوە. قایمی قەزای پشدەریش لە دیبەیتی سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی ڕانیاوەی ئاشکرا کرد. بازرگانەکان بە پاڵپشتی بەرپرسی حیزبی و پلەدارە سەربازیەکان درێژە بە بازرگانیەکانیان دەدەن. بە پێی ئامارێکی ئاسایشی ڕاپەڕینیش تەنها لە ئیدارەی ڕاپەڕین لە ساڵی 2016دا نزیکەی 100 بازرگان دەستگیر کراون. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، قەڵاتزێ.